دیارە من ئەمڕۆ لە نێو هۆڵی ئەم نەسوورەکەی شاری سلەیمانیە یەکەمین فستیڤاڵی گرتەیەک لە نیشتیمان تایبەت بە وێنەگرانی عێراق و هەرێمی کوردستان با سپۆنسەری دەستگای مرۆیی مام و یەکێتی وێنەگرانی عێراق و کۆمەڵی وێنەگرانی کوردستان لقی سلەیمانی بەڕێوە دەچێت. دیارە ئەم فستیڤاڵە زۆر بە کورتی ئەمە ئاماژەی پێ بکەم گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەبەر ئەوەی پەیوەندێکی زۆر باش دروست ئەکات لە نێوان وێنەگرانی عێراق و با بڵێن وێنەگرانی هەرێمی کوردستانە ئەمە بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە. من زانیاریەکان بۆ سەرپەرشتیاری گشتی ئەم فستیڤاڵە بەجێ ئێڵم بەڕێزیان کاک یادگار لەگەڵمان نابێت وەکو سپۆنسەر و دەستگای مرۆیی مام و سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵەکە لەگەڵمان نابێت. کاک یادگار سڵاو لێبێت و ئەم کاتت باش بەنیتان باش زۆر سپاس بۆ بەڕێزیشت. با سەرەتالەوە دەست پێ بکەین چۆن بیرتان کردەوە یەکەمین فستیڤاڵی گرتەیەک لە نیشتیمان چەندین فۆتۆگرافەری هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش بەژاریان تیا کردووە. گرتەیەک لە نیشتیمان ئێمە دروشمەکانی مام بۆ خۆی دیارە ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان. دیارە هەڵبەتە لێرە لەم فستیڤاڵەوە لەم پێشەنگە نەک تەنها فۆتۆگرافەری کورد و عەرەب بەڵکو فۆتۆگرافەری بیانیشی تەیە و ئەوەی کە لێرە ئێمە وەکو مامیستومانە پێشانی بدەین ئاشتایەک لە نێو فۆتۆگرافەرە کوردەکان و بیانەکان دروست بکەین و لەگەڵ فۆتۆگرافەرە عێراقیەکان بتوانن دووبارە کاری فۆتۆگرافی بێتە ڕێوڕەوێک لە بینی نەتەوەکانی عێراق و ئاشتەوایەکی پێوە دیار بێت. لێرە هەڵبەتە لە پێشەنگاکە تایبەتمان نەکردووە بە یەک جۆری فۆتۆگرافی. کاری ڕۆژنامەوانی تێەوە کاری ئارتی تێەوە کۆمەڵێک بواری تری جاجای فۆتۆگرافی لێرە هەیە بوونی هەیە. هەڵبەتە ئێمە لێرە دەست پێکەین ئێستا بە دوکمنتارێک لەسەر فۆتۆڕەفیق یەکێکە لە فۆتۆگرافەرە دیرینەکانی کورد بۆ یەکەم جارە ئەم دوکمنتاریە لەم فستیڤاڵە نمایش ئەکرێ و بۆ یەکەم جاریشە دوکمنتارێکە ببینرێ. دوا بەدوای ئەوەش مام لە ساڵێکدا چالاکیەکانی دەستگای مرۆیی مام لێرە نمایش ئەکرێ لە ماوەی ساڵێکدا مام چی کردووە. خۆشبەختانە ئەوەی کە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە ئەم ڕۆژی جیهانی پەنابەرانە. دیارە ئەو فۆتۆگرافەرانی کە بەشدارن کوردانی ئەو ڕۆژهەڵاتیش لێرە بەشدارن لەم پێشەنگایە و ئەو تابلوانی کە لێرە هەیە نزیکی 135 تابلۆیە کە نمایش ئەکرێن 20 فۆتۆگرافەری عێراقی بەشدارە و سیانزەی هەرێمی کوردستان کۆمەڵی وێنەگرانی کوردستان لە سلێمانی بەشدارە. ومێ دەکەم توانی بێتمان لێرەوە دەست پێ بکەین و دووبارە کاری فۆتۆگرافی بێ بە کارێک کە جیاوازی نەبێت لەگەڵ وڵاتەکانی تر. کاک یادگار بە بەدەم قسەکردنیشەوە بچینە لای ئەو تابلوانی کە ئەمڕۆ لێرە یاخود ئەو فۆتۆیانی کە ئەمڕۆ لە بەدەست و پەنجەی فۆتۆگرافەران هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانیش بەشداریان کردووە. پرسیاری ئەوە بکەین ئەو فۆتۆگرافەرانە چۆن هەڵبژێراون چۆن بەشداریان کردووە لەم فستیڤاڵەیە؟ دیارە ئەوەی کە وەک باسم کرد اتحادی مصورینی عێراق بە خۆی اتحادێکە کە لە سەرتاسەری عێراق هەموو فۆتۆگرافەرەکانی کە ئەندامی اتحادن پەیوەندیان بەو اتحادەوە هەیە. هەڵبەتە ئەو فۆتۆیانی لێرە هەیە کاری ئەو فۆتۆگرافەران کە ئەزمونیان هەیە. ئێمە هەوڵماندا لەم پێشەنگایە خەڵکی بڵین ئەو کەسانە نەبن کە تازە دەستیان پێ کردووە لێرە بۆ ئەوەی ئەم ساڵ دەست پێک بێت بۆی ساڵانی ئایندا ئەمە بە فستیڤالێکی ساڵانەوە بتوانین ساڵانە ئەم فستیڤالە ڕابگەێنین. هەوڵماندا باشترین فۆتۆگرافەرەکانی عێراق بۆ ئەوەی هەم بە ئەو خەڵکانی کە بیانین ببینن کە عێراقیەکانیش لە کاری فۆتۆگرافیا ئەزمونێکی زۆر باشیان هەیە. ئەوانی کوردستانیش هەر بەهار فلتەری کۆمەڵی وێنەگرانی کوردستان هاتوونەتە پێشەنگاکە بۆی ئەوەی کە هەیە لژنەیەک دروست بوو کە ئەم لژنەیە بڕیاریدا کە ئەم فۆتۆیانە بەشداری پێ بکرێت لەم پێشەنگایە بۆ خۆی پێشەنگا کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە و فۆتۆیانی کە ئەبێ بەشدار بێت بۆیە ئومێد دەکەم توانی بێتمان باشترین فۆتۆکان لێرە بن. چۆن کەسێک کە بێوێت سوودمەند بێت لە کاری فۆتۆگرافەرانی بە ئەزمۆن ئەو کەسانی کە ساڵانێکی زۆرە لە کاری فۆتۆگرافیا جێگە دەستیان دیارە لە پێشەنگاکانە یاخود لە فستیڤاڵەکانە بەشداری ئەکەن چۆن کەسێک بینەرێک بێوێت سوود وەرگێت لە تەواوی ئەو کارانە ئێوە چیتان کردووە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە کە بۆ ماوەی دوو ڕۆژ ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت ئێوە کاری تایبەتان ئەبێت بۆ ئەو کەسانە کە بتوانن لە ڕێگەی وەرکشۆپێکەوە بێ لە ڕێگەی کارێکی تایبەتەوە بێ سوودمەند بن لەم فستیڤاڵەیە؟ بەڵێ ئەمە دوای هەموو ڕۆژێک لە دوای نمایشکردنی پێشەنگاکە کاژمێر حەوت کە کۆتایی بە نمایشەکەیەنین یەک کاژمێرمانداناوە بۆ ئەو فۆتۆگرافەرانی کە زۆرترین ئەزمونیان هەیە لە کاری فۆتۆگرافی بۆی بتوانن لێرە هەر لێرە لە
کافەکەی ئێرە پرزنتێشنی خۆیان بکەن و باز لە کار و چالاکیەکانی خۆیان بکەن ئەو کەسانی کە یانێ سوودمەند بنەتوانن بن سوود لە تواناکانی ئەوان ببینن. زۆر باشە کاگیادگار پێم خۆشە ئێستا یەکێک لەو فۆتۆگرافەرە عێراقیانە کە ئەمڕۆ لەم فستیڤالای بەشدارە ئەگەر هاوکارمان بێت لەگەڵمان سڵاو لێ بێت ئەمێ پرسیاری ئەوەی لێ بکەین چۆن بیری کردوتەوە لە هەرێمی کوردستان بەشداری فستیڤالێکی لەم شێوەیە بکات کە ئەمە پەیوەندیکی باش دروستەکات لەگەڵ فۆتۆگرافەرانی هەرێمی کوردستان و عێراق. ليث كيف تشوف الأهمية المعرض والمهرجان اللي تقام بسليمانية حاليا وتجمع مصورين العراق وكردستان سوية؟ مرحبا بكم. تجربة مهمة جدا لأن تجمع كل مصورين العراق شمال والجنوب ويشوفون بيئة من الأهوار وبيئة من كردستان ومن جوات كردستان، فهذا يعتبر شيء جدا مهم. ويشوفين مصورين أجانب وهاي مشتركين، وهاي يعني من أهم الأشياء الموجودة بالمعرض. ئەڵێ گرنگەکەی ئەوەیە کە فۆتۆگرافەرە کوردەکان و عەرەبەکان لێرە بەشدارن و ئەو بابەتانی کە لێرن جیاوازی هەیە بۆی کە لە ناوچەکانی ئەوان و ناوچەکانی هەرێمی کوردستان و تێکڵاویەکی هەیە بۆ خۆیان بۆی ئاشنا بن بەکارەکانی یەکتر دووبارە. زۆر باشە پێم خۆشە بچینە لای یەکێک لەو کارە فۆتۆگرافەران بابزانم لە چاوی فۆتۆگرافەرێکی عێراقیەوە ئەم کارانە چۆن ئەبینێت کە ئەمە نازانم کاری فۆتۆگرافەرانی کوردستان یان عێراقە. السؤال قصدها الصور اللي حاليا موجود بالمعرض هذه ما نعرف علما مصور عراقي او مصور اجنبي. كيف كمصور عراقي كمصور عراقي كيف تشوف الاعمال المصورين الاجانب اللي موجود بالمعرض؟ صراحة نشوفوا انفتاح بعد انفتاح العالم ويعني ودخول الانترنت، فصار المصور العراقي على اطلاع بكل التقنيه الموجوده بكل انواع الكاميرات الموجوده بالعالم، فبشوف المصورين العراقيين صورهم ما تقل اهميه او جوده او قوه من المصورين الباقيين. هسه تشوف يعني بعينك بقيه الصور. الله لە دوای ئەوەی کە لە جیهانە ئەم گۆڕانکاریانی کە لە تەکنۆلۆژیا و لە کەرەستەکانی فۆتۆگرافی ڕوویداوە فۆتۆگرافەرە عێراقیەکانیش هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ فۆتۆگرافەرە بیانەکان و ئەمڕۆ لە پێشەنگاکە ئەیبینن کاری فۆتۆگرافەر عێراقیەکان هاوشانی کاری فۆتۆگرافەرە ئەجنەبیەکانە بۆیە ئێمە جیاوازی نییە تەنها من باسیشم کرد پێشووتریش کە جیاوازەکە ئەوەیە کە لە دەرەوە فستیڤالی فۆتۆگرافی زۆرترا و ئەو چالاکی فۆتۆگرافیانە زۆرترا بۆیە فۆتۆگرافەر عێراقیەکان کەمترین بەرکەوتنیان هەیە و کەمترین کاریان ئەچێتە دەرەوەی عێراق بە ئومێدم بتوانن لەمە بەدوا ئەویان هەبێت. دەستەکانە خۆر زۆر سپاس بۆ تۆ کاگیادگار، سپاس بۆ ئەم فۆتۆگرافەرەش کە ئەمڕۆ لەم فستیڤالە بەشدار بوو. بەڵێ خۆشەویستان وەکو ئەبینین فستیڤالەکە هێشتا نەکراوەتەوە بەڵام پاشکەمێکی تر با بڵێن ئیفتتاحی ئەم فستیڤالە ئەکرێتەوە کە لە کاتژمێر 10 بۆ کاتژمێر 1 پاش نیوەڕۆ و دوجاریش لە کاتژمێر 4 بۆ 7 ئێوارە ئەم فستیڤالە بەڕووی میوانان ناکرێتەوە وەک ئەبینن فۆتۆکان هەمووی تایبەت بە کللتور و نەریتی هەر نەتەوەیە کە بۆ نمونە فۆتۆگرافەرانی هەرێمی کوردستان و هەم عێراقیش گزارشیان کردو لە تەواوی ئەو فۆتوانی کە هاوکارم ئەگەر وێنەکان بگوازێتەوە گزارشن لە تەواوی هەر یەک بۆ نمونە گەر کەسایەتیەک بێت یاخود وێنەی سروش بێت وێنەی منداڵێک بێت هەر یەکان بۆ خۆی گزارشتێکی تایبەتی هەیە. جا من کۆمەڵێک فۆتۆگرافەری تر ئەدوێنم لێرە زۆرن ئەو فۆتۆگرافەرانی بەشداریان کردو فۆتۆگرافەرانی بیانی بەشداریان کردووە فۆتۆگرافەرانی ڕۆژ ئاواش بەشداریان کردووە. خاتو فاتمە لەگەڵمایە خاتونگان سلااو لێ بێتم کاتت باش بێت لای یەکێک لەو فۆتوانی کە لێرە نمایش کراوە کۆمنتی تۆ چیە لەسەر ئەم فۆتۆیانە؟ بەڕاستی هەر کەسێک ینی بشکلێکی جواز هەر کەسێک بشکلێکی يعني مختلف جواز اف صورة قرتناني هر كسك هر مصورك مشاعري خو احاسيسي خو هستي حمو صورتك دا درخصنا كومنتي ام جوارا يعني سباسياتكم هر يك جوا شغلكي قلكي مزن كريا صورتي و دا قرتي نبتشتيولو مشاعري قرم ومشاعري في ملتي خو صورتك دا درخصنا بله باشە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ وتەکانت زۆر سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان وەک ئەبینن ئێستا میوانان هاتوون بۆ بەشداریکردن یانە خۆت تەماشاکردنی زۆرێک لەو کارانەی کە ئەمڕۆ لە نێو فستیڤالەکە بەڕێوە دەچێت بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەبەر ئەوەی ئەمە یەکەمین فستیڤالە لە هەرێمی کوردستان دووبارەی ئەەکەمەوە بەڕێوە دەچێت سەرجەم وێنەگرانی عێراق و هەرێمی کوردستان بەشداریان کردووە تاوکو پەیوەندیەکی باش دروست بێت لە نێوان ئەو فۆتۆگرافەرانە.